موچەی مانگی چوار هەرچەندە چەند ڕۆژێ لە مانگی پێنج تێپەڕیوە هێشتا دەنگی نییە سەرچاوەیەکی باڵاش لە وەزارەتی دارایی بە 1964 وێت هەرکەی پارەکەیان نار لە بەغاوە ئەمەدا بەشی دەکەین لەلایەکی تریشەوە خۆڵبارینەی دووسێ ڕۆژی ڕابردوو دەیان کەسی لە شارە جیاوازەکان ڕەوانەی نەخۆشخانە کردووەمان و چەند هەواڵێکی دیکەم بۆ هێناون سڵاوتان لەبێت وا 6 ڕۆژ لە مانگی پێنج تێپەڕی و هێشتا موچەی مانگی چواری فەرمانبەرانی هەرێم دەنگی نییە هاوکاری هاوپەیمانانیش گەیشت و پێنجشەممەدا بەش دەکرێت وا دیارە دواکەوتنی موچەی فەرمانبەران چیرۆکێکە و هەموو مانگێک دووبارە دەبێتەوە 1964 لە وەزارەتی دارایی هەرێم سۆراغی موچەی کرد و سەرچاوەیەکی باڵای وەزارەتەکە وتی هیچ دەنگی نییە ئێمە چاوەڕێی بەغداین هەر کات بێت دابەشی دەکەین هەر ئەم ڕۆژ وەزارەتی پێشمەرگە گەیشتنی هاوکاری هاوپەیمانانی ڕاگەیان ڕۆژی پێنجشەممە هەشتی ئایار هاوکارێکە بەسەر ئەفسەر و پێشمەرگەکانی وەزارەتەکەیان دابەش دەکەن وردە و خۆڵبارینەی دووسێ ڕۆژە ناوچەکانی هەرێمی گرتبووەوە نامێنێت بەڵام نزیکەی 500 کەس بەهۆی تەنگە نەفەسی و کێشەی هەناسەدانەوە ڕەوانەی نەخۆشخانەکان کران لا دوهۆکیش جەوەکە صاف و بێکێشە بوو 1964 لەگەڵ زۆربەی نەخۆشخانە و فریاکەوتنەکانی هەرێم قسەی کرد و ئاماری ژمارە و کەسانی لێوەرگرتن کە لە دوێنێەوە بەهۆی تەنگە نەفەسیەوە سەردانی نەخۆشخانەکانیان کردووە دەرکەوت 497 کەس چوونەتە نەخۆشخانەکان بەم شێوەیە بووە کەرکووک 207 کەس هەولێر 20 کەس سلێمانی 15 کەس هەڵەبجە 36 کەس ئیداری گەرمیان 34 کەس ئیداری ڕاپەڕین 37 کەس ئیداری زاخۆ 7 کەس و ئیداری سۆران 65 کەس دەربەندیخان 32 کەس خانەقین 8 کەس و چەمچەماڵ 40 کەس لەگەڵ هەموو ئەمانەدا لە دهۆک جەوەکەی زۆر ساف بوو خەڵک و شارەکە خۆڵبارینیان نەبی جارێکی دیکە ژمارەیەک لە پزیشکانی دانەمەزرا و گردبوونەوە و داوای دامەزراندن دەکەن ئەو پزیشکە دانەمەزراوانە دەڵێن ماوەی ساڵێکە 1970 دەرچوویان هەیە هەرچەندە لێرە و لەوێ بەڵێنیان پێدراوە بەڵام دایان نەمەزراندون وەکەوەی ئەوان باسی دەکەن دانەمەزراندنیان بۆ ئەوەیە کەرتی تەندروستی گشتی لاواز بکەن و کەرتی تایبەت بەهێز بکەن لا بەیاننامەیەکیشدا وێڕای جەختکردنەوە لە دامەزراندنیان داوای دەست لە کارکێشانەوەی وەزیری تەندروستی و نەقیب و ئەنجومەنی سەندیکای پزیشکەکان دەکەن لە سلێمانی کۆمپانیەکانی بواری دەرهێنانی ئیقامە تینیان بۆ هاتووە وەک خۆیان دەڵێن لە لێواری مایەپووچ بوون نزیک بوونەتەوە ئەمڕۆ خاوەنی و کۆمپانیانە گردبوونەوە و نیگەرانن لەوەی دوو کۆمپانیا بەسەریاندا سەپێنراوە و ئیشوکاری ئەوانیان پەخستووە ئەوان 17 کۆمپانیان وەک خۆیان دەڵێن لەو ژمارەیە دوو کۆمپانیا جاکراونەتەوە و کار ئاسانیان بۆ دەکرێت بەڵام 15 کۆمپانیاکەی تر لەلایەن ئاسایشەوە گرفتیان بۆ دروست دەکرێت کاتێک بۆ دەرێنانی ئیقامە و کارتی مانەوەی کەسێکی بیانی دەچنە لای لایەنی پەیوەندیدار داوای ژمارەیەکی زۆر بەڵگەنامەیان لێ دەکرێت و تووشی سەرئێشەی زۆریان دەکەن داواش دەکەن چارەسەرێکیان بۆ بدۆزنەوە ئەگینا لە لێواری مایەپووچ بوونن سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 1964 هەیە ئەوە بۆ خۆتان دەزانن لە ماوەی ئەم چەند ڕۆژەی ڕابردوودا لەگەڵ خۆڵبارینە لە بەشێکی زۆر لە ناوچەکانی هەرێم تەرزەیەکی زۆریش باری لە هەولێر و لە سۆران و لە قوشتەپە و لە زۆر ناوچەی تر جا ئەم تەرزەیە هەندێک جار دەبێتە هۆی زەرەرروزیانی زۆر بە ئۆتۆمبیل بە تایبەت لە دەرەوەی هەولێر لە منتیقەی ئیداری سۆران زەرەری زۆر بە ئۆتۆمبیل گەیاندووە پامێری 1964 چۆتە بازاڕی پێشەنگاکانی ئۆتۆمبیل و پرسیاری لێکردوون لە هەولێر ئەوان وتیان لە هەولێرا کەمتر زیانی گەیاندووە بەڵام لە ئیداری سۆران زیانی زۆر بەر ئۆتۆمبیل کەوتووە لەگەڵ قوشتەپەیە سەبارەت بە دابەزینی نرخی ئۆتۆمبیلانی کە تەرزەی بەردەکەوێت و عیبدار دەبن بەشێکی زۆر لە خاوەن پێشەنگەکان قسەیان بۆ 1964 کرد یەکێک لەوانە ڕزگار ئەحمەدە خاوەنی پێشەنگایە وتی نرخەکە دەگۆڕێت کە بەریەکەوێ بەڵام بە زۆری لە نێوان 500 دلار بۆ 1000 دلار ئەگەر زۆری بەرکەوت بێت زیان بە ئۆتۆمبیلەکە و لە نرخەکەشی داتەبەزێنێت خاوەنی پێشەنگایەکی تر دەڵێت لە ئۆتۆمبیلە هەرزانەکانەوانەی کە بای 3000 دلار 4000 دلارن هیچ لە نرخەکەی ناگۆڕێت کە تەرزەشی بەرەکەوێت چکە خۆی نرخی هەرزانە بەڵام ئۆتۆمبیلی گرانبەها هەیە بەهۆی تەرزەوە 4000 دلار زیانی بەرکەوتووە بە هیوایەوەی کە کەس زیانی بەرنەکەوێت بەهۆی و کارە ساتە سروشتیانەوە و ئاگاتان لێ بێتەم جارەگە تەرزەباری ئۆتۆمبیلەکانتان لە شوێنی تەندروست و لە شوێنی باشدا بنێن و دایپۆشن بۆەوەی ئەو زیانە زۆرە نەکەن ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێک شاد بۆ هەموو لایەک